ئایا ئەمە سەر لێ تێکچوونە؟ ئەمە نەزانیە، یعنی خەڵک نەزانە، کۆمەڵگە نەزانە بۆیە یان دووڕوویە. جۆجار هەیە ئەمە دەڵێ ئەمە خەڵک دووڕوون، قسەیان شتێکە و کرداریان شتێکە. هاوڕانی خۆشەویست، سڵاوتان لێبێت. زۆر خۆشحاڵم کە لە ڤیدیۆیەکی دیکەدا لەگەڵ من و لەگەڵتان. زۆر جار لەگەڵ تەلەبەکانم دەکەوینە قسە و باسی ئەوەی کە چی باشە بکرێت و چی باشە نەکرێت و خوێندن چ لایەنێکی باشە و چ لایەنێکی خراپە و یعنی قسەی ڕۆژانە لە کۆمەڵگەدا چی بکەین باشە، چ شتێک ئەخلاقیە و بەها ئەخلاقیەکانمان چین و پەروەردە دەبێت چ جۆرە بەهایەکی ئەخلاقی برەو پێ بدات. بۆ نمونە باسی قۆپیە دەکەین، باسی فێڵکردن دەکەین، باسی گەندەڵی دەکەین و ئەم بابەتانە دەبینی تەلەبەکان هەمویان کۆکن لەسەر ئەوەی کە ئەم بەها ئەخلاقیانەی کە لە کۆمەڵگەدا گرنگن دەبێ هەبن و دەبێت پەروەردە برەویان پێ بدات و لەلایەن سیستەمی پەروەردەییەوە برەو بەو بەها ئەخلاقیانە بدرێت. بۆ نمونە باسی قۆپیە دەکەینە دەبینین تەلەبەکانم شتیان لەسەر نووسیوە باسییان لێ کردووە بۆی کە قۆپیە شتێکی خراپە، باشە پێوتنەوە و فێڵکردن شتێکی خراپە، هەمویان من غەشەنە فەلێ سەرمینایان لەبەرە. بەڵام دەبینی لە تاقیکردنەوەکاندا زۆر بە ئاسانی سەیری وەرەقی یەکدی دەکەن، بە یەکتر دەڵێن پرسیار لە یەکدی دەکەن بەلایەنەوە ئاسایی. ئەمن پێم سەیرە بەڕاستیدان بۆتە پرسیار بۆچی تەلەبەکان بە قسە پێیان وایە فێڵکردن خراپە و غەش خراپە و کەس نییە لەگەڵ غەش بێت، لەگەڵ فرت و فێڵ بێت، کەچی کە دێتە سەر تاقیکردنەوە دێتە سەر شتەکان دەیکەن. پێیان وایە بۆ نمونە دزی خراپە، بەڵام دەبینیت هەم لە وەڵامدانەوە هەم لە ئەرکی ڕۆژانە و واجبات و ئەم بابەتانەی کە دەیان دەمێ دەبینیت ئەوە دەکەن، ینی خۆیان شتێک دەنووسن، شتێکیان هێناوە کە نووسینی خۆیان نییە و بەرگریشی لێ دەکەن. ئەمە تەبان ئەمە لە پۆل و لە قوتابخانەوە ئەمانە نمونەی لەم بابەتە زۆرە. نمونەی دیکەش بۆ نمونە تۆ لە کۆمەڵگەدا لەگەڵ خەڵک قسە دەکەی، لەگەڵ هەر کەسێک قسە بکەی پێی وایە بەڵێ ڕێزگرتنی بەرامبەر ئەرکی مرۆڤە و کارێکی ئەخلاقی و بنەمایەکی ئەخلاقیە کە تۆ لە کۆمەڵگەدا دەبێت ڕێزی بەرامبەر بگریت. بەڵام کە دێتە سەر ئەو ژینگەیەی کە پێویستە ڕێزی تێدا بگیری، ڕێزی خەڵکی تێدا بگریت، یان حاڵەتێک ڕوودەدا دەبینیت هەر هەمان ئەو کەسێک کە باوەڕی وایە کە دەبێت ڕێزی خەڵک بگیرێت کە پێویستە لە حاڵەتێکدا ڕێزەکە بگرێت نایگرێت. بە ڕەفتار ڕێزی بەرامبەرەکەی ناگرێت، بە گفتار و بە قسە باوەڕی بەوە هەیە کە بەڵێ دەبێت ڕێز بگیرێت. با بڵێن مەسەلەی سەرەبڕی پێی وایە هەر کەسە و دەبێت لە سەرەبڕی نەکات، یعنی بۆ نمونە تۆ چی لەگەڵ خەڵک پرسیار بکەیت، لەگەڵ خەڵک قسە بکەیت بڵیت ئایا ئاساییە خەڵک سەرەبڕی بکات، دەڵێن نەخێر نابێت، دەبێت هەری کەسە و سەری خۆی بێت. بەڵام لە کۆمەڵگەدا دەبینین هەموو ڕۆژێک سەرەبڕی بە شێوەی جۆرا و جۆر هەیە، لە مارکێتەکانە، لە بازاڕەکانە، لە ترافیک لایتە، لە لێخوڕینە، لەمانێت لە وەستانە بۆ هەر بابەتێکی تر. بۆ نمونە خەڵک باوەڕی وایە بەڵێ دەبێت تۆ سەبر و تەحملت هەبێت، سەبر شتێکی زۆر باشە و پشت و درێژی و سەبر و تەحمل بنەمایەکی ئەخلاقی گرنگە، بەڵام لە زۆر جێگا دەبینی خەڵک سەبری نییە و بێسەبرە. بۆ نمونە گوێندان خراپە، بەڵام لە کاتی کە دەبێتە ڕەفتار سێرەکەی خەڵک زۆر بە ئاسانی گوێن دەدات. ئەم بۆچی خەڵک وایە؟ یعنی ئەمە پرسیارێکە لەلام دروست بووە و ماوەیەکی زۆر بیری لێ دەکەم. گوتم لەم ڤیدیۆدا ئاماژە بە هەندێک تێکەڵی ئەم بابەتە بکەم، یان چۆن بتوانین لەمە تێبگەین. بۆچی لە کاتی قسەکردندا لەگەڵ هەر کەسێک قسە دەکەی، زۆرینەی خەڵکی ناو کۆمەڵگە باوەڕی بە کۆمەڵێک بنەمای ئەخلاقی چەسپاوە هەیە و بەڕاستی باوەڕی پێیەتی دیفاعی لێ دەکات، نمونەی بۆ دێنێتەوە، ئاەت و حەدیسی بۆ دێنێتەوە، قسەی ناودارانی بۆ دێنێتەوە، یاسای بۆ دێنێتەوە. بەڵام کە دێتە سەر کردار و گفتار، کردار و ڕەفتار، دەبینیت کۆمەڵگە بە شێوەیەکی دیکە مامەڵە دەکات. ئایا ئەمە سەر لێ تێکچوونە؟ ئەمە نەزانیە، یعنی خەڵک نەزانە، کۆمەڵگە نەزانە بۆیە یان دووڕوویە. جۆجار هەیە ئەمە دەڵێ ئەمە خەڵک دووڕوون، قسەیان شتێکە و کرداریان شتێکە. من لەم ڤیدیۆدا ئاماژە بە
تێکەڵ و پێکەڵی ئەم بابەتە دەکەم پێم وانە ئەم شتەرەوە بە ئاسانی مرۆڤ لی تێبگات و بڵێت بەڵێ خەڵک خراپن یان نازانن کۆمەڵشتی دیکەی هەیە ڕوونکردنەوەی دیکەی هەیە من لەم ڤیددیۆدا ناوی دەنێم ژیانی ئەخلاقی دووسەرە یان ژیانی ئەخلاقی لێکترازا دووسەرە وەکو بڵێ دوو ڕێی هەیە دوو جۆرە یانیش لێکترازاوە ژیانێکی لێکترازاوە لە ژیانی ئەخلاقی دووسەرەدا یان لە ژیانی ئەخلاقی لێکترازاودا دوو مرۆڤ هەر کەسێک دوو جۆر کەسێتی هەیە دوو جۆر کەسێتی هەیە کەسێتی ئەخلاقی بیرکەرەوە کە لە مێشکیدایە کە بیر دەکاتەوە کەسێتی ئەخلاقی کردداری کەوایە لە کۆمەڵگەدا ئێمە لە حاڵەتی ئاوادا کەسێتی ئەخلاقی یا ژیانی ئەخلاقی لێکترازاویان دووسەرە مرۆڤەکان دوو کەسێتی جیاوازیان هەیە کەسێتی ئەخلاقی بیرکەرەوە لەگەڵ کەسێتی ئەخلاقی کردداری ئەمانە چین کێشەکە لە چیدایە کێشەکە لەوەدایە ئەم دوو کەسێتیە لە تاکەکان لە ناو خۆماندا باوەڕ کۆمەڵی باوەڕی ئەخلاقیمان هەیە پێمان وایە بەڵێ دیفاعی لێ دەکەین نووسینی لەسەر دەکەین بەجددی باوەڕمان پێیان هەیە بەڵام کە دێتە سەر کرددار ئەم باوەڕە دەستەڵاتی بەسەر کرددارەکەدا ناشکێت یعنی کرددار لەسەر بنەمای باوەڕەکە نییە بەڵکو کرددار ڕێگەی ڕێچکەی خۆی گرتووە کەسێتێکی تەواو جیاوازە لەو کەسێتی کە لە مێشکی خۆماندا هەیە و باوەڕمان پیانە یعنی باوەڕی کەسەکە شتێکە و کرددارەکەی شتێکی دیکەیە ڕەفتارەکەی شتێکی دیکەیە یعنی تۆ دەبینیت نمونە زۆرە دەبینیت کەسێک دەچێتە مزگەوت ڕێیەکی دوور و درێژ دەبڕێت بەجددی ئەم کەسە دەچێتە مزگەوت و باوەڕی هەیە بۆ فرت و فێڵ و بۆ دووڕووی نییە بۆی فێڵ لە خەڵک بکات دەچێتە مزگەوت و مسلمانێکی ڕێک و پێک و باوەڕی پێ هەیە باشە لە ناو مزگەوتدا گوێ لە خوتبە دەگرێت گوێ لە قسەی باش دەگرێت یان نوێژ دەکا باوەڕی بە بنەماکانی ئاینی ئیسلام هەیە بەڵام دەبینی لە دەرەوە سیارەکەی بە شێوەیەکی خراپ ڕاگرتو ڕێگری لە خەڵک کردو دەکرێت تەنانەت گوتاری خوتبەی گوتاری هەینی ئەو مامۆستایە ئەو ڕۆژ باسی ئەوە بێت کە ڕێگریکردن لە خەڵک یەکێکە لە کارە خراپەکان یان لابردنی ڕێگری لە بەردەم خەڵکدا یەکێکە لە بنەماکانی ئیسلام کەچی هەز دەکەی سیارە ڕاگرتنەکەی لەگەڵ باوەڕەکەیدا هیچ یەک ناگرێتەوە یان بەجددی باوەڕی وایە بەڵێ دەبێ مسلمان ئازاری مسلمان نەدات وانە زوڵمی لێ نەکات کەچی پێی وان نییە سیارە ڕاگرتنەکەی لێخوڕینەکەی هۆڕین لێدانەکەی تووڕەبوونەکەی هیچ پەیوەندی بەم باوەڕی خۆیەوە هەبێت وەکو بڵێ تەواو باوەڕەکەی لەگەڵ کردارەکەی جیاوازە بۆچی لەبەر ئەوەی ئەو باوەڕی کە هەیەی مەکینەی کردارەکەی نییە کردارەکەی کەسێکی دیکەیە وەکو بڵێ لە کرداردا ئەم مرۆڤە کەسێکی دیکە و مرۆڤێکی دیکەیە لە باوەڕدا مرۆڤێکی دیکەیە بۆیە دەبینیت هەمان ئەو مرۆڤە دەبێتە دووسەر دەبێتە وەکو بڵێ ژیانی ئەخلاقەکەی لێک دەترازێت ژیانی باوەڕی ژیانی بیرکردنەوەکەی و یا کەسێتی بیرکەرەوەکەی و کەسێتی کردداریەکەی بۆچی ئەمە ڕوو دەدات بۆچی ئەم لێکترازانە لە ژیان و کەسێتی ئەخلاقیدا ڕوودەدات لەبەر ئەوەی بوونی باوەڕی ئەخلاقی شتێکی ئاسانە باوەڕی ئەخلاقی ئاسانە کێشەی نایەتە پێش خەڵکێکی زۆر لە کۆمەڵگەدا هەمان ئەو باوەڕێیان هەیە بەڵام ڕەفتاری ئەخلاقی سەختە بە شێوەیەکی کردداری تۆ لەسەر بنەما ئەخلاقیەکانی کە خۆت باوەڕت پێێتی یا خۆت باوەڕت پێیان هەیە ڕەفتار بکەیت و کرددار لەسەر ئەو بنەمایە بێت سەختە ڕێگری هەیە بابزانین لێرا بە مەبەستمان لە باسەکە چییە و ئەمەش ئەوەیە کە باسەکە باسی ئەوەیە کە ئێمە باسەکە گلەیکردن نییە لە کەسەکان ئەوە نییە بڵێ کەسەکە خراپە کەسەکە کێشەی هەیە کەسەکە تێکچووە بەڵکو من لە ڕوانگەی کۆمەڵایەتی ئەوە باسی دەکەم بەوەیە کە بۆچی چ ژینگەیەکە وا دەکات کە ئەم کەسێتیە لێک بترازێت و ببێتە کەسێتیەکی ئەخلاقی دووسەرە ئێمە زۆر گرنگە ئەوە بزانین کە قسەکردنی زۆر لەسەر نرخە ئەخلاقیەکان لەسەر بەها ئەخلاقیەکان
بەڕاستی بە ئەخلاقیەکان بێهێز دەکات. بۆچی بێهێزی دەکات؟ بە تایبەتی کاتێک ئێمە لە کۆمەڵگەدا کەسەکان خووەکانیان بە ئاراستەیەکی دیکەدا مرۆڤ کێش دەکەن. با بڵێن کەسێک خۆی گرتووە بەوەی کە جگەرە خۆرە، خۆی پێوە گرتووە و ئاسان بۆی تەرک ناکرێت. بۆکو باوەڕی وایە، هەر بەڕاستی باوەڕی وایە لە دڵەوە، باوەڕی وایە کە ئەزیەتدانی خەڵکی بەرامبەر کارێکی خراپە. بەڵام کە جگەرە دەکێشێت پێی وان نییە کە جگەرە کێشانەکەی ئەزیێدانێکی خەڵکی دیکەیە. بۆچی یان ناتوانێت لەبەرەوەی بەڕاستی خوی جگەرە کێشانەکەی بەهێزترە هەتا ئەو باوەڕێکە هەیەی. با بڵێن کەسێک باوەڕی وایە کە سەبر و تەحمل بنەمای سەرەکی ئەخلاقین و گرنگە هەموو کەسێ سەبر و تەحملی هەبێت. بەڵام کەسێکە کە ژیانەکەی وایە پەلەپەلیەتی، هەمیشە پێی وایە دەبێت زوو بگاتەوە ماڵەوە، زوو بخڕێ، هۆڕین لێ بدە، چاوەڕێ نەکات. باشە خوی پێوە گرتووە کە هۆڕین لێدا، خوی پێوە گرتووە کە سیارە لێ بخڕێ، خوی پێوە گرتووە کە سەرەبڕی بکات و زوو پارە بدات یا لە کاتی پارەداندا و بڕوات. باشە تەلەبەیە باوەڕی وایە کە من غەشەنا فەلەیسە میننا، باوەڕی وایە کە بەڵێ فێڵکردن خراپە، بەڵام خوی پێوە گرتووە لەوەتەی چەند ساڵە هەر پێوتنەوەی و بۆ تشتێکی ئاسایی لەلایە. ئەمە خووەکان زیاتر هێزی کێشکردن و پاڵپێوەنانی خەڵکیان هەیە هەتا باوەڕەکە. لایەنێکی دیکە ئەوەیە کە کۆمەڵگە سزای جدیەتی ئەخلاقی دەدات. یعنی کەسێک بێوێ لەسەر بنەما ئەخلاقیەکان هەموو ڕۆژێک لەسەر بنەما ئەخلاقیەکان مامەڵە بکات، کۆمەڵگە سزای دەدا. یعنی چی سزای دەدا؟ بۆ نمونە تۆ کەسێکیت دەتەوێت سەرەبڕی نەکەیت، هەر خەڵک دێت و پێشت دەگرێت و هەروەستاوی، هەر خەڵک دێت پێشت دەگرێت و هەروەستاوی، هەر خەڵک دێت پێشت دەگرێت و هەروەستاوی. بە شێوەیە لە شێوەکان سەرەگرتنەکە زەرەرە لێ دەدا، کۆمەڵگە سزات دەدا لەبەرەوەی سەرە دەگری. بۆ نمونە تۆ بڕیار دەدەی لە سوورانەوەدا یوتێرن لە سەر شەقام بەپێی یاسا بجوڵیتەوە، بەڵام دەبینی کە بەپێی یاسا دەجوڵیتەوە درەنگ دەگەیتەوە ماڵەوە. خەڵکی دیکە هەیە بە پێشچاوتەوە، بە پێشچاوی پۆلیسی هاتوچۆوە، بە پێچاوی هەموو کەسێکەوە بە سایدی دۆم و لینی دۆم و سێمدا دەسوڕێتەوە و زووتر دەگاتەوە ماڵەوە، زووتر دەکاتە جێی خۆی و کێشەیەکی شینێ، بەڵام تۆ سزا دەخۆی، هەر کەسێک دێ غەدر لێ دەکات. باشە بۆ نمونە تۆ قۆپیە ناکەیت، کەسێکی دیکە خۆپیە دەکات، ئەو نمرە دێنێت تۆ نمرە ناهێنیت. باشە بۆ نمونە لە دڵەوە باوەڕت وایە کە نابێت مرۆڤ گەندەڵی بکات و پارە ببات. باشە بەڵام دەبینیت لە چواردە وردە هەموو کەسانی دیکە تۆ هەر بە فەقیری بەدامیت دەمێنیتەوە و خەڵکیکی دیکەشەیە بە گەندەڵی و بە فرتوفێڵ و بە هەر شتێکی دیکە بۆ خۆی ئیشی بەڕێ دەکرێت و تۆش لێرە سزا دراویت. باشە با بڵێن درۆ ناکەیت، سزا دەدرێت لەسەر درۆ نەکردنەکەت، خەڵکی دیکەش درۆ دەکات بۆی دەردەچێت. ئەی بە شێوەیەکی گشتی کۆمەڵگە سزای جدیەتی ئەخلاقی دەدات. تۆ خۆت لە سیارەتدا دەبەستیت، خۆت دەبەستیتەوە خەڵک گاڵتە پێ دەکەن، دەڵێن چییە خۆ تۆ لە خارجەوە نەهاتووی، یانی شتی لەو بابەتانە. و لە هەمان کاتیشدا مرۆڤەکان هەست دەکەن بارەکە هەمیشە نەگونجاوە، یعنی ڕاستە تۆ پێویستە پەلە نەکەیت، بەڵام ئێستا ئەخر گرنگە پەلە بکەیت، چکۆ ئەخ وەزعی تۆ جیاوازە، تۆ پەلەتە درەنگتە، خەڵک دەبێت لە تۆ تێبگات کە تۆ پێویستە زووتر بگەیتە جێی خۆت. بۆ نمونە هەست دەکەیت تۆ هەمیشە بارەکە تایبەتە، ڕاستە کە نابێ ئەم کار بکەیت، نابێ قسەی خراپ بکەیت لە فەیسبوکدا، بەڵام ئەخر قسەکەی فڵان کەس پۆستێکی خراپە، تۆ مەجبوری پێت وایە کە بارەکە پێویستی بۆیە. ئەگەر تۆ ئەم قسەیە نەکەیت و گوێن بە ئەژداد و ئاوادی نەدەی، ئیتر چۆنە بێ بۆی بچێت، بعد فێر بێ ئەخر ئەو قسەی خراپ نەکات. یعنی هەمیشە هەست دەکەی بارەکە ئەوە دەخوازێ کە تۆ واز لە بنەما ئەخلاقیەکانی خۆت بێنیت، بە شێوەیەکی دیکە ڕەفتار دەکەیت. بۆیە بابەتەکە تەنها پێوەست نییە بە تاکەی کەسەکانەوە. ئەمە کێشە، ئەمە باسی کێشەکانە. چارەسەرەکە چییە؟ زۆر گرنگە ئێمە مەسەلەی ئەخلاق تەنها نەبەستینەوە بە قسە و باس و باوەڕەوە، یعنی ئیشمان تەنها لەسەر ئەوە نەبێت کە باوەڕمان بە یاسا هەبێت، باوەڕمان بە بنەما ئەخلاقیەکان هەبێت، بەڵکو دەبێت ئەخلاق ببەستینەوە بە کردارەوە. یعنی چی؟ یعنی کردار شەرتە، یعنی کەسێک بتەوێت ئەم کەسە لە کۆمەڵگەدا کەسێتی ئەخلاقی بەهێزی هەیە، یعنی لە کرداردا دیارە، نەک لە قسەکانیدا یان لە باوەڕەکانیدا. بۆ نمونە ئەمە چۆن دەکرێت؟ بەوە دەکرێت لە جاتی ئەوەی ئێمە جەخت لەوە بکەینەوە کە هەمیشە باسی بنەما ئەخلاقیەکان بکەین، وا بکەین خەڵک چۆن بۆچی دەبێت ڕێز بگرێت، لەبەر ڕێز لە ئاەتدا هاتووە، لە حەدیثدا هاتووە، ئەمە یاسایە و ئەمە چیە، لە جاتی ئەوەی باسی ئەو بابەتانە بکەین
ئیش لەسەر دووبارەکردنەوەی ڕەفتار بکەین تا ڕەفتارەکان بەهێز بکەین. لە ڕێی دووبارەکردنەوەی ڕەفتارەوە بۆ نمونە تۆ ڕەفتارێکی بچووک دەگریت، شتێک دەگریت لە سەراگرتن دایت، دنیا خراپ نابێ ئەگەر 4 کەس پێش تۆ بڕات و هەر سەری خۆت مەشکێنە و هەر بەردەوام بە وەکو بڵێ زانم دڵت ئەوە دەبێت دڵی چۆن دەبێت و آخر هەمووی وا دەکە با منیش وا بکەم نا دووبارەی دەکەیتەوە خۆت ڕادێنی جارێک دووجار لە هەر شوێنێک سەرە هەبوو لە ترافکلایتە لە مارکێتە لە پارەدانە لە جیهازی ئەیتیئەمەکانە بۆ وەرگرتنی مەعاش و ئەم بابەتانە تۆ هەر بڕیار دەدەی چەند سزار بۆ خۆی تۆ هەر بڕیار لەسەر خۆت دەدەی کە ئەم شتە دووبارەکەیتەوە هەتا فێر بیت سەرەگرتنت لێ ببێتە شتێکی ئاسایی و بە هیچ شێوەیەک خۆت لە سرە برین نەدەیت. بۆ نمونە کەسی جگەرەخۆر دەزانێت دەیەوێت جگەرە بکێشە و لە نای خەڵک یان تەنانەت لە شوێنێکە نووسراوە جگەرە کێشان قەدەغەیە خۆی لێ ڕابێنێت بچێتە شوێنێکەوە کە دەرەوە بێت ناو ژووری داکرام نەبێت لای خەڵکی دیکە نەبێت پرس بک بڵێ ئاسایی ئاساینیە کەوتیان ئاساینیە یا هەر لە شوێنی داخراوە پێویست ناکە پرسیش بکات بچێتە دەرەوە لە شوێنێک بیکێشە خۆی لێ ڕابێنێت ئەم ڕەفتارە دووبارە بکاتەوە هەتا ئەم شتە لە ناو خۆیدا بەهێز دەکات. ئەمە تەمەن بۆ کەسێکە خۆی بێوێ ئەوە بکات بەڵام با بڵێن لە پرۆسی پەروەردەیدا دەبێت ئیش لەسەر ئەوە بکرێت چ جۆرە ڕەفتارێک با بڵێن سەبر و تەحمل زیاد دەکات، چ جۆرە ڕەفتارێک ڕازگۆیی بەهێز دەکات، چ جۆرە ڕەفتارێک خۆشەویستی بەرامبەر بەهێز دەکات، نەک تەنها بە قسەکردن و مەحازەرەدا. بۆیە چونکە ئەگەر باوەڕ نەکرێتە ڕەفتار ئەوە بە بێهێزی دەمێنێتەوە. ئێمە باوەڕمان بە شتێک هەیە ئەگەر بە عەمەلی ڕۆژانە بەردەوام ئیشی لەسەر نەکەین ئەم باوەڕێکی بێهێزە. ئەنجە بەڕاستی پەروەردەیەک لە ئاستی قسەدا بمێنێتەوە دەبێتە هۆی ناکۆکی ئەخلاقی، دەبێتە هۆی لێکترازانی ئەخلاقی کە دێتە سەر بابەتی ئەخلاق. ئێمە لە قوتابخانەکان و لە زانکۆکاندا تەنها لە بازنەی قسە و باوەڕدا ماوینێتەوە. ئێمە قسەمان بۆ دەکرێت لەسەر ئەو بابەتانە. کردارمان نییە، ینی بۆنە پلانی کرداریمان نییە کە ئێمە کردار بکەین بۆ بەهێزکردنی لایەنی ئەخلاقی کۆمەڵگە. بۆیە کە تۆ هەر قسەت هەمیشە قسەت لەسەر ئەخلاق کرد و بە کردار نەتکرد بەڕاستی ئەو لێکترازان ئەخلاقی دروست دەبێت. لە مزگەوتەکاندا لە کۆبوونەوە جیاوازەکاندا هەمیشە بە قسە لەسەر ئەخلاق دەکرێت لە باتی ئەوەی کە ببێتە گفتار و کردار و ڕاهێنانی لەسەر بکرێت. نۆرمە ئەخلاقیەکان ئەوانەی کە ئێمە بەگشتی باوەڕمان پێیانە دەبێت پێویستیان بە پشتگرتنی کۆمەڵایەتی هەیە، دەبێت کۆمەلگە پشتی ئەو جۆرە مامەڵەیە بگرێت. کەسێک کە بڕیاری داوە بە تەحمل بێت دەبێت کۆمەلگە پشتی تەحملی ئەو کەسە بگرێت. کەسێک بڕیاری داوە قایشی سیارەکی ببەستێت وەکو جۆرە لەگەڵ تەپێکردن و شتی سەیر و ئەمانە مامەڵی لەگەڵدا نەکرێت دەستخۆشی لێ بکرێت. دەبێت کەسێک کە بنەمای ئەخلاقی هەیە کە بە تەحملە کۆمەلگە پشتی بگرێت. بۆ ئەوەی بنەما ئەخلاقیەکان دەسەڵاتیان هەبێت ئاراستەی کۆمەلگە و ئاراستی کەسەکانی نێو کۆمەلگە بکەن. کاتێک دەستگا کۆمەڵایەتیەکان لە ڕووی دەستگاکانی کۆمەلگە لە ڕووی کۆمەڵایەتی و پشتی بە ئەخلاقیەکان ناگرن وای لێ دێت تۆ وەکو کەسێک باری قورسی ئەخلاقی بوون دەکەوێتە سەرشانی تۆ وەکو تاکێک، نەک وەکو ئەوەی کە تۆ ئەندامێکی کۆمەلگەیت و کۆمەلگەیەکی ئەخلاقیە. بۆ نمونە تۆ بڕیار دەدەیت بە با بڵێن خێرا لێ نەخڕیت یاسان نەشکێنیت باشە ئیدی تۆ ئەبێتە لەسەر تۆ ئەکەوێ ئەگەر هەر کاتێک شتێک بوو هەر خۆت لی بەرپرسیاری تۆ بوویتە بەرپرسیاری ئەخلاقی کۆمەلگە لە جاتی ئەوەی کۆمەلگە هەمووی ببێتە بەرپرسیاری ئەخلاقی تاکەکانی کۆمەلگە. بۆیە بەمە قورسە بەڕاستی تۆ خۆت بڕیارت دابێت کە یاسان نەشکێنیت وەکو کەسێک بەتەنیا زۆر لەسەر شاند قورسە. تۆ بڕیارت داوە یوتێرنەکەی هەمیشە زەرەر دەکەی، خەڵک پێش تۆ شتەکان دەکات. تۆ بڕیارت داوە یاسان نەشکێنی دیە گەندەڵی نەکەیت، هەموو کەسێک گەندەڵی دەکات. تۆ وەکو بڵێ ئەبێتە بڕیارێکی کەسی خۆت، بوونی بڕیاری کەسی بەتەنیا بەڕاستی قورسە. بۆیە ئەگەر کۆمەلگە پشتگیری لە جددیەتی ئەخلاقی نەکات ئەو کاتە ئەخلاقی بوون دەبێتە بەرپرسیارەتی تاک کە ئەوەش قورسە بەڕاستی. ئەنجا لێکترازانی ئەخلاقی دەبێتە شتێکی ئاسایی. تۆ هەمووی بە قسە لەگەڵێتی تۆش بە قسە لەگەڵیتی کە دێتە سەر کرداریش ئیدی بۆت سەختە مەجبوری کردارۆک و خەڵک بکەی لەگەڵ عامێ دەچیە شامێ وای لێ دێت یانی. بۆیە تۆ کاتە تۆژۆک و خەڵکە یا خەڵک هەمووی بە قسە لەگەڵ ئەخلاقە بە کردار
لەگەڵ خۆکانی خۆیەتی تەبیعەتی خۆی وەزع چۆنی ویست ئەوە بەردەوام دەبێت. ئەنجا بەڕاستی خەڵک لەسەر بۆیە خەڵک لەسەر ئەوەی لێ ڕەهاتووە ڕەفتار دەکات نەک لەسەر بنەمای باوەڕی بەچی هەیە و باوەڕی بەچی نییە. باوەڕی بەوە هەیە لە مزگەوتدا نوێژ بکە بەڵام مەلاکات چەند پێ دەڵە قاچان بەیەکەوە بلکێنن پاڵ بەیەکۆ بدەن بۆ شای مێهێڵنەوە نایکا لە بەرەوەی ڕەفتارە بە باوەڕی پێیەتی باشە بەڵام بە کردار نایکە پێی دەڵێ ئەزیەتی خەڵک مەدەن کەچی سیارە لە سایدی دۆم و سێم ڕدەگرن. یا مەسەری پاک و خاوێنی ئەوەندەی لە ئیسلامدا باسی پاک و خاوێنی دەکرێت بەڵام زۆر جارەیە کەسەکە نوێژ دەکا و دیفاعیش لە باوەڕی ئاینی خۆی دەکا بەڵام پاک و خاوێن نییە. بۆیە دەبێت بزانین بەڕاستی ژینگەی کۆمەڵایەتی تونتر ڕەفتار ئاراستە دەکات نەک باوەڕ کەسەکانی خۆمان. ئێمە خۆمان هەر کەسەمان باوەڕمان بەچی هەیە مەرج نییە ڕەفتارمان وابێ بۆچی لەبەرەوەی ئێمە کاریگەرین بە ژینگەی کۆمەڵایەتی. بەڕاستی کاتێک کە تۆ بە باوەڕت بە منە ئەخلاقەکان هەیە بەڵام کۆمەڵگە لەگەڵت نییە و پشتت ناگرێ کۆمەڵگە پڕ دەبێت لە خەڵک ئەم خەڵکە کەسایەتی ئەخلاقی لێکترازاویان هەیە کەسایەتی ئەخلاقی دووسەرەیان هەیە بە باوەڕ هەمان باوەڕیان پێێتی بە کردار باوەڕیان پێی نییە. بۆیە چارەسەر ئەوەیە دەبێت ئێمە ژینگە بگۆڕین نەک ئیش لەسەر مێشکی خەڵکین ئیش لەسەر باوەڕ بکەین ئەنی ئەوەندە قسە نەکەین بۆ شتەکان و بڵین دەبێت ڕاستگۆ بین دەبێت باش بین ئادی لەبەریکەن ئادی دووبارێکەنەوە ئەنجا دەرس دانین دەرسی ئەخلاق دانین بەڵکو دەبێت ئێمە بدۆزینەوە مرۆڤ چۆن بە تەحمل دەبێت چ جۆرە ڕاهێنانێک بکات مرۆڤ چۆن لە سەرەدا بوەستێ و چەند زەختیشی بکەوێتە سەر هەر سەربڕی نەکات چۆن ئەمانە دەبێت ئیش لەسەر بکەن نەکات دانیشی بڵێ ڕۆڵە سەربڕی مەکە ناوابێەوە بێ ئێمە ڕێزی خەڵکی بگرین چۆن ڕێزگرتنی خەڵگیانی چی بە قسە خۆشە بەڵام بە کرداریانی چی تۆ دەبێت ژینگەیەک دروستکەی بۆ ڕاهێنان لەسەر ئەوەی تەنانەت کاتێک کە دێتە ئێرەت و دەتەوێت قسەی خراپ بکەیت و دەتەوێت غەدر لە خەڵک بکەیت هەر نەیکەیت وەکو بڵێ سیناریۆ دروست بکرێت بۆ ڕاهێنان هەتا مرۆڤ بتوانێت تەحملی خۆی بکات پۆست دەبینی لە فەیسبوکدا لە سۆشال میدیادا بەدڵت نییە دژی باوەڕی توێ دژی باوەڕی کۆمەڵگەیە یەکسەر نەچی دەست بە جوێندان بکەی پێدوا بێت کە ئیتر ئەمە ئەخنا ئەمە چۆن مرۆڤ فێر بێت ئەمانە هەمووی کردار و ڕاهێنانی دەوێت بەڕاستی زۆر گرنگە ژینگەی کۆمەڵایەتی بێتە ژینگەیەکی ئەخلاقی و پشتگیری ژینگەی ئەخلاقی بێت یانی چی ینی ڕەفتاری ئەخلاقی بکرێتە خوو بکرێتە عادەت ئەنجا باجی جدیبوونی ئەخلاقی کەم بکرێتەوە ینی هەر کەسێک کە بەپێی یاسا جوڵایەوە زەرەر نەکات هەر کەسێک ڕازگۆ بوو زەرەر نەکات هەر کەسێک کە بە تەحمل بوو زەرەر نەکات بۆیە باجی جدیەتی ئەخلاقی کەم بکرێتەوە لە کۆمەڵگەدا. زۆر گرنگە مرۆڤ بەرهەمی ئەخلاقی بوونی خۆی ببینێت هی بەرهەمەکەی ببی دەبێت کۆمەڵگە وا مامەڵە بکات کە بەرهەمی ئەخلاقی بوونی خۆی ببینێت بە شێوەیەکی باش نەک ئەوەی کە ئیتر تۆ باشیت بەڵام هەمیشە هەر زەرەر دەکەی درۆ ناکەی هەر زەرەر دەکەی تەحملت هەیە هەر زەرەر دەکەی قسەت خۆشە هەر زەرەر دەکەی گوێن نادەی هەر زەرەر دەکەی غەدرت لێ دەکەن و تۆ هەر سەبر دەکەیت و غەدر لە کەس ناکەی هەر تۆ زەرەرتە گەندەڵی ناکەی هەر بە فەقیر دەمینێتەوە یانی نەوای لێنێتە خەڵک ببینێت کە بەڕاستی هەر کەسێک لە کۆمەڵگەدا یاساشکێن نەبوو ئەم ئەنجامە باشەکەی ببینێت هەر کەسێکیش یاسای شکاند یەکسەر دەم و دەست خەڵک ببینێت کە ئەنجام یاساشکێنی چییە. شتێکی دیگەش گرنگە ئەوەیە کە ئێمە نەترسین لەوەی کە ئاماژە بە چاکردنەوەی ئەم لێکترازانە بکەین یانی هەندێک کەس هەیە تەلەبە بۆ نمونە ئێمە دەزانین تەلەبە ئەم با بڵێن ئەم بابەتەی تێت هەمومان تێماندایە هەی مەسەلەکە بە تەنیا تەلەبە نییە بەڵام وەکوڵی چارە سەرکردنەکەی شتێکی ئاسایی بێت ئێمە دەڵێن بەڵێ جەنابەت باوەڕت بەوە هەیە باوەڕەکەت وایە بەڵام پێویستە بەڵام لە ڕووی کردداریەوە ئەوە تانەهان تەحمل ناکەیت بۆیە وەرە با ئەم باوەڕ و کردارە لێک بدەینەوە بیکەینەوە یەک ببێتە هەمان شت نەک دوو سەرە بێت و دووشتی جیاواز بێت چاکردنەوەکە عیب نەبێت چاکردنەوە و ئەم لێکترازانە پێک بەستنەوەی ئەم دوو سەرکردنەوەی یەک کەس و یەک سەر عیب نەبێت و ئاسایی بێت بەلامانەوە. بۆیە لە ڕوانگەی کۆمەڵایەتی و لێکترازانی
ینی کەسێتی ئەخلاقی لێکترازاو یا کەسێتی ئەخلاقی دووسەرە کێشەیەکی کۆمەڵایەتیە نەک کێشەیەکی کەسی نەک شخصی نییە شخصیت نییە بەڵکو کۆمەڵگەیە مرۆڤەکان ئاوا ئاراستە دەکات. دەبێت کۆمەڵگەی ئەخلاقی بێت دەستگاکان دەستگای ئەخلاقی بن. من خۆم لە محکەمە دیومە لە ژێر نیشانەی جگەرە نەکێشان بە ڕۆبی محامێتەوە جگەرەی کێشاوە مەسمێت دەستگاکە مەجای ئەداتی دەستگاکە مەجای ئەداتی ئەم کەسە خۆی باوەڕی بە یاسا هەیە خۆی یاسا مافەرۆر و یاساناسە علاساس بە باوەڕی پێێتی بەڵام دەستگاکە مەجای ئەداتی دەبێت دەستگا کۆمەڵاتەکان دەرفەتی ئەم دووسەریە نەدەن. شتێکی دیکە زۆر گرنگە ئەوەیە کە کەسێک کە لەسەر بنەما ئەخلاقیەکان مامەڵە دەکات نابێت وەکو پاڵەوانێک سیر بکرێت دەبێت وەکو شتێکی ئاسایی سەر بکرێت یانی وای لات وەگە کەسێک یاساش نشکێنێت ئەمە زۆر مهمە کەسێک بەپێی بنەما ئاینیەکان بجوڵێتەوە ئەمە ئیتر پاڵەوانە بۆ ئەبێ پاڵەوان دەبێت شتێکی ئاسایی بێ دەبێت یاسان نشکاندن و باشی و گوێن نەدان و تەحمل و سەبر و ئارامی و خۆشویستنی خەڵک ئەمانە ئیشی پاڵەوانان نەبێت کەسێک دراوسەیەک ئەزیەتی دراوسەکانی خۆی نادا نابێت ئەمە دراوسێکی پاڵەوان بێت دەبێت دراوسێکی ئاسایی بێت بۆیە ئەوانەی کە کەسی ئەخلاقین نابێت بکرێنە پاڵەوان دەبێت ئاسایی بکرێتەوە دەبێت ئەوانەی ترکە دەبێت ئەوانەی کە ئەم دووسەریان هەیە کاریان لەسەر بکرێت چاک بکرێت بۆیە گرنگە زۆر کە پەروەردە تەنها کار لەسەر ئەوە نەکات کە خەڵک هاوڕای بنەما ئەخلاقیەکان بن ینی باوەڕیان پێ هەبێت بنەما ئەخلاقیەکانن لەبەرێت و بزانن بەڵکو دەبێت کردداریان ڕنگدانەوەی باوەڕەکانیان بێت دەبێت پەروەردە پاڵپشتی ڕەفتاری ئەخلاقی بێت نەک تەنها دەرس وتنەوە و لەبەرکردنی بنەما ئەخلاقیەکان دەبێت پەروەردە ژینگەیەکی کۆمەڵایەتی وا دروست بکات کە دەرفەتی تونند و تۆڵی ئەخلاقی بدات کەوایە پەروەردە لێرە دەبێتە چی نابێتە باسکردنی بنەما بەها ئەخلاقیەکان بەڵکو دەبێتە چالاکی ڕفتاری ئەخلاقی دەبێتە ڕاهێنان لەسەر ڕفتاری ئەخلاقی دووبارەکردنەوەی کۆمەڵی شت کە ئێمە پێویستە لە کۆمەڵگەدا هەبێ بۆی ئەم دووسەری ئەخلاقیە لێ بدرێتەوە چاک بکرێتەوە بۆیە بە کورتیەکەی لێکترازانی کەسێتی لێ ئەخلاقی لێکترازاوە کەسێتی ئەخلاقی دووسەرە شتێکی دەرونی نییە بەڵکو کێشەیەکی کۆمەڵایەتیە خەڵکی ئێمە لەگەڵ هەر کەسێک قسە دەکەی باوەڕی بە بنەما ئەخلاقیان هەیە و بەڕاستیش باوەڕی پێێتی و دووڕوو نییە فرت و فێڵ بکات هەر بەڕاستی باوەڕی پێێتی بەڵام کە دێتە سەر مەسەلەی کردارەکەی لە شوێنەکە و بیرکردنەوە و گفتاری لە شوێنێکی دیکەیە ئەمە چاکردنەوەی دەبێت چاکردنەوەی ئەمە ئاسان بێ ئەمە وەکو نەخۆشی سیر نەکرێت دەبێت ژینگە چون مادەم کێشەکە کێشەی ژینگە و کۆمەڵگەی دەبێت کۆمەڵگە و ژینگە یارمەتی ئەم بەستنەوەی ئەم دوو کەسێتە پێکەوە بدات پەروەردە دەبێت ئیش لەسەر دووبارەکردنەوەی قسە و باوەڕهێنان نەبێت بەڵکو نەکات بەڵکو ئیش لەسر ئەوە بکات کە چۆن ئێمە ڕفتارەکانمان ڕنگدانەوەی گفتار و قسەکانمان و باوەڕەکانمان بێت. زۆر سپاستانەکەم هیوام وایە ینی هەندێک شتم ڕوون کرد بێتەوە زۆر خۆشحاڵم ئەگەر لایکی ڤیددیۆکە بکەن ئەگەر سەبسکرایبی کەناڵەکە بکەن و ئەگەر زانیتان خەڵک گرنگی من بابەتەدا دەتوانن بۆیان بنێرن و شێری بکەن و بڵاوی بکەن و لای خۆتانەوە تا بابەتێکی دیکە و لە ڤیددیۆیەکی دیکە زۆر سپاستانەکەم و خواتان لەگەڵ.